کاتەتان باش لە وڵاتێک بۆ یەکێکی تر لە گەنجێک کە هەڵگری خەونێکە بۆ پیاوێک کە نیشتیمانی لە دڵ هەڵگرتووە چیرۆکەکان بەردەوامن. ئەم شەو باس لە چیرۆکی هاوڕێیەک دەکەین کەم 50 ساڵە بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ جوانتر و قوڵتر دەبێت. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی خار تارق عەقراوی سەرۆکی پێشووی کۆمەڵەی خوێندکارانی کورد لە ئەوروپا و باڵوێزی پێشووی عێراق لە نەمسا لەگەڵ هاوسەر و هاوژین و هاوڕێی تەمەنی شیرین کەتانی. بەخێر بێن. خێرندار بێ مەمنون. خۆشحاڵم جارێوەلەن سوپاستان دەکەین بۆ پێشوازیە و پاشان یعنی ئێمە بووکەی 24 و بەڕاستی شورشەکە هی میدیای ئاسمانی کوردستاوەکە و ئەوەی کە دەبینم ئیستە لە پێش یعنی ئێوە سنوورتان ڕاپەڕاند دەربازی سنوورابوون چوونە هەر مالێکی کوردیتان لە هەموو پارچەکانی کوردستان و هەتا دیاسپۆرە هەر مالێکی کورد یعنی میدیای ئاسمانی کوردستان بەڕاستی دەورێکی زۆر گەورەی دیتە چ ڕێگامان نەبوو وەختی خۆی ئێمە بچین هەموو سنوور لێمان قەپات بوون بەس ئەوان دەرباز بوون لە خار تارق ئەمە باس شوێ دەکەین بەڕێز دۆکو ینی خەڵک لەوانەوەی نەزانی کە ئەندازیاری کارەبای خۆم ئاسا ئەندازیاری کارەبای کاتی خۆی زۆر هەوڵتدایە کە تەکنەلۆژیای پێشکەوتوش بینیە کوردستان کاتی خۆی کە خۆت دەزانی ئێزگەکمان هەبوو لە شۆڕشی ئەیلول لە ئەشکەفتان بوو ئێستا ماشەڵڵا کەناڵی ئاسمانیمان هەیە آخر ئەوەی کە دەڵێم یعنی شۆڕشێک بوو ئەوی شۆڕشێک بوو سنوورتان بەزای هەموو لە یعنی ئێستا پارچەکانی کوردی هەر لە مالێکی کوردی تێدا یعنی دەنگتان بەوەیە ئەوە چونکی وەختی خۆ تو دەزانی چه ئیمکانیاتمان نەموو هەموو ئەگەر بە قەچاغی شتێکمان دەرباز کردبە تەکنۆلۆژیایی بە ئەوها ئەوجا خار تارق بێنەوە پراگ باشە ساڵی 61 گەنجێک بووی لە پراگ دواتر بوویە سەرۆکی کۆمەڵەی خوێندکارانی کورد لە ئەوروپا بەڕێزت بیرەوەریەکی زۆرت هەیە یعنی وەچی بڵێ خەزنەچی لە بیرەوەری ئەمە ئێستا دێن باسەوە دەکەین گەنجێک بووی گەشتوێ خەونەکرد لە مێشکە کە شتێک بکەی ئەو ساتەم لۆ بژێرەوە کە گەشتە پراگ لە ئاکرێ لۆ پراگ لە ئاکرێ گەنجێکی وەکی منی 17 ساڵی 18 ساڵی یەکسەر بێتن و بچیتە پراگ شارێکی وا زۆر خۆشها و یەکسەر لەوێ تەبعەن ئێمە وەختی بارژانی گەڕایەوە هەسەیەکی گەورەی بۆ تەڵەبەی کورد تەخسیس کرا حکوومەتی عێراق ئەوانەی نارد بوو دەرەوە یعنی بۆ من وەکو گەنجێکی 17 ساڵی 18 ساڵی تشتێکی زۆر تازە بوو لەو ئەجوائی ئێرە و بچوو لە پراگ بۆ خوێندن ئەو ئۆنیڤەرزیتێتی کە گەلک ینی مەشهورە و ناوبانگە یعنی تشتێکی وەکو بۆ من وای لێ هات کە شعور بکەم کە من شتێکم بەڕاستی ینی هاتوومە ئەو وڵاتە پاشان ئێمە تنێ نەبووم من چەند مەجموعەیەکی تەڵەبەی کورد بووین هاتووین بووین کە بخوێنین ئێمە بە تەنیا نەبووین لەوێ خەڵکەکە زۆر یعنی پێشوازی ئێمەیان دەکرد بە دلێکی خۆشەوە و لە کوردیان دەناسییان هەر لە چیرۆکەکان ئێمە سەرە باسە کە باسی کوردمان دەکرد تەبعەن یەکەم تشت کە کورد ئەگەر ئەو باید دەبێ ها بارزانی یعنی بارزانی ناو و دەنگی زۆر بوو لە وڵاتانە لە هەموو ئەوروپا و هەروەهاش یعنی کە ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردمان هەبوو تاسیس کرا بوو لە ساڵی 1956 کە ئێمە چووینەوێ ساڵی 61 لە هەر وڵاتێک فەرعێکی خۆی هەبوو بێجا 10 تەڵەبە بن پێش تەڵەبە بن 20 تەڵەبە بن یعنی کەوتینە نێشات ئەو وەختەی کە لەو وڵاتانە مەسەحە تەڵەبەرا کە ئەوانەی ئەکادیمی و ئەوانەی لە خوێندن و ئەوانەی لە مەکتەب دەیانگوت ها کارڵمای کارڵمای کتێبە چێ باسی کورد لە کوردستانی ئاستەنگ چ بڵێن کوردستانی نەوەحشی کە تەرجمە نانەوەحشی نییە هیچ دژوار دژوار دەڵێ ها لەوێ تەبعەن ئەو باسەیان دەزانی لەسەر کورد پاشان لەوری بارزانی ئەو مەسئولینی ئەو وڵاتانە بارزانی شخصیان دەناسی
شخصيا دەنا زۆر ئەحداث هەنا یعنی ئێستا مەجال نییە بەس ئەوجا ئێستا دەست خۆش دەینە لای شیرین خان وە بزانم ساڵی 72 بەێ لە کۆنگرەی بوخارست بەێ کاک تارق دیت ئەرێ باسی ئەو بکاتن ئەو طیباعە یەکەم و بەێ بەێ وەختی ئەس گەهشتیمە بەلگراد طبعا لێرێ ببوومە ئەندامە KSSE بەڵێ کۆمەڵێ و لێرێژی وەکو طارقی گوتی فرعەکێ گەلێکێ چالاک هەبوو و کچێک ژی گەل من بوو هەم ئەو ژی کورد بوو گوتی ناو مؤتمرێک دەبیر نییە بەێ ڕۆناک خان سوهەیلە خان خەلکی کەرکووک بوو بجا گوتی مؤتمرێکی هەی ئەمژی سیار بوون گەل مەجموعەکی قیتارێک حتى بوخارست گەلێک کەیفەمە هات و مەتزانی ئەف مؤتمرێدی گەلێکی مەزم بیت چونکو بخوو کوڕێ رئيس الجمهورية وقتي واتحاد كرة تشاوشسكوي واتحاد طلبة عالمي همي يعني دعم تكر بجا أم قهشتي نويري قطاري وهاطي نخاري راستي مجموعة قلقة جنبو بجا أم تشوين عردك هبو يمظم بو قالك يعني مبناية خوش هبون بخارج يا جنبو البردر جاهي من دي دوهاتنا براهي كاما ايك شوا طارق بو ايك شوا كاك رمزي شعبان بو او جيبكو خزمة كخلكي آمدية قلتي بخير هاتونو تشون تشوين جوربا جهة منيشا مدان مجموعة دي جهاتن وباشي مؤتمري دەست بێکن هەتم پێکەنی دڵی لێدا لەو لەحزەی وەختەوە یەکەمەکو ئەوڵ دیتن بۆ یەکسەر یعنی بەڕاستی کشێکی وەڕێک و پێک چۆن کچی کورد زۆر کەم بوون یعنی یەک دوو سێ کچی کووردا بوون لە وڵاتانە بە وەختە ئێجا تەبعەن لەوێ بڵێن تعارف ئەوە شانسی کامتان بوو هەردووکمان بەڕێز لەبیرتە چی لەبێر بوو بەێ گەلک البیرا من بوو گەنجێکی جوان بوو ڕسمەکانم دیتە جوان ئێستاش ماشاء الله و سپۆرت بوو بەسیط بوو جلکێکی کورد يعني قديفة أوها قهوائي بسيط براستي بي بوين باغو بي أو كاك تاريخ أو تسي لبربو أقل بيرد بي خدا أو لبيرم دي دائما پالتویەکی نەبقو بچە هەروە فرایدا سەرملی زۆر تشتێکی جوان بوو یعنی نیگرۆ بوو پرچی نیگرۆ بوو نه پرچی ئەوها بوو یعنی تاریک بوو پرچی بەڵام ڕێکوپێک بوو یعنی تشتێکی جیاواز بوو بەڕاستی شیک پۆش بوو یعنی دیار بوو کە پاشان هەتا یەکترمان دوسێ قسەی ئەویشمان کرد لەگەڵ یەک کەرێ کێن دەرێژە دەرکەوت ئامێدی بابە ئاوێدی باسی قسەکان ناکەین باسی هەر ساڵی 72 کە لە 72 بەڕێزت لە کۆنگرەی قوتابیان یەکێتی قوتابیانی کوردستان قسەت بە بەعز گوت بە کوردی تاهی عەبدولکەریم وەکیل وەزیری تەربیەی عێراقی بوو چەپلەتی لۆ لێدا چ نەیزانی پشتی مۆتەمەری بوخارست کە من سەرروکی کۆمەڵە هەڵبژێرام لەگەڵ کوڕی چاوشێسکو کە زۆر نەشید بوو لە ئەوانەی حرەکاتی قوتابی و حرەکات تۆڵابی و گەنجان و ئەوانە کوڕی چاوشێسکویە یعنی ئەویش ئەخر وەفدێکی زۆر گەورەی کوردستان هات بوو دارە تەوفیق و زەکی ئەسماعیل حەقی و هی قوتابیانی کوردستان و هی جوتیاران لە هەموو سنفێک هات بوون مؤتەمەرێکی دعوەتی حکومەتی بوخارست بوو یعنی زۆر بە ڕێکوپێک بوو لەوێن دەرێ کوڕی چاوشێسکوش بانکرا بوو مؤتەمەر منیش بانکرام بوو مؤتەمەری یەکەتی قوتابیانی کوردستان لە سلەیمانی بوو کە هاتمە سلەیمانی لەوێ دلم پڕ بوو لەو ئەوانەی کە حکومەت دەیکە لە کوردەکان و لە خروقات و لە پەی ئەوان بەلکی نەیان دەتوانی ئەوە بلێن بەس من چوومە سەر مەسرح هەمووم گوت کە هەمووم گوت ئەوانەی وێ هەموو ڕابوونە سەر پێ و چەپلەیان لێدا تایب عەبدولکەریمیش تێ نەدەگەیشت ئەویش لەگەڵ هەموویان ئاخر ئەحمەد سامی عەبدوڕەحمان و عەلی عەبدوڵڵا و ئەوانەی مەسئولین هەموو لە پێشەوە دانیشتبوون پاشی هاتمە خوارێ ئەو بوو کە
قلت أنا وشت كر طارق وتم من خەومان دەبێت. طابعي كومالي خودكاراني كردمي وعلاقتهم بينيا كوي جاب مغفورا من برد لا سروا بلاي بارزاني نمر بەڵێ. ايه قلت ها طارق شاب وشنبه من قلت والله من حشر كرزبني يعني قلت تباشكر تخنج والله تە باش کرد دەستت خۆش بی. آه. شیرین خان بەێ دائما کاک تارێق لە دەرێ بۆ لەوەی هیچ غیرەت لێ نەکردیا؟ ئەکە بێژم نە صراحة. وێنە بەێ 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 بەێ. ساڵی وەبزانام ساڵی چەند زەواستان کرد هاوسەرگیریتان کرد؟ 11 هەفتێ و 4 سار بەێ کاتەکی ناخۆشەوە نیە ئەو کاتە؟ بەێ ئەوجا هەر لێرە لە دەریان ناوەڵا ئەو وەختێکی گەلێکی نەخۆش بڕاستی بەێ چونکو دایکا من و دوو برایەت من سێ برایەت من البەغدا بوون هەموو الگەل شێست ماڵێت کووردا ماڵە صالح يوسفي وأف ماڵە هەمی شەڤک و چوو بوونە سەروە ماڵە مەجل مدينة الضباط بوو هەمی برنە ئەمنە عام والوێرە سپێدێزی بپاسا برنە شەقلاڤە وگوتە دێ هەڕن بڕن پڕ هەرن بچن بێجا هەمی ئەلغام و ئەفتشتە من هەر دیت ڕۆژەکێ تەلەگرامەک هات ji biraya min دکتور سەربەستی ڕەحمە ڕەحێ گوتی ئەمێ نەغەدە يعني باشي من اتصال كرب جماعتي بطارقي قلتي أري والله يتشوين جا زور متأثر بوم بجا أو بو فرصة جي هر أسخاصت بوم بخو أم سيار بوين طيارة تشوينا طهران والويرة تشوينا سر حدودي بو فرصتها من دايك أخو أو ديتنو خز مكس ولو قلك نخوش بو تشنكو تدبيني مخيمات تلاجئ بو نغدبو أفتشتبو بس دلي ما خوش ببو ما ايكو دودي ككوبونو يكترتان بري والويرة جي هات نجارة قديم ماركرن خزمت ما هاتن همي ملايك هات يعني راستي همون يعني روجك قلك تايبت بو زوانا مار هاتا كرن سر نازده مسقالة نكجد بيجمي زور أرزان نانا تو الشرع وادلت بلي الحمد لله والشكر الحمد لله بلي ما خزمت خودي تنو أفتش تهمي باشي أم هاتينا بات يروكا كادريجا إن شاء الله دسوت خار طارق أو ملكي كرداي سعيد آغاي جزيري تسد ببيردين تو هو تشتكم لبيرديتا ووقت خو عزيز محمد بله سكرتيري حزب الشيوعي سكرتيري حزب الشيوعي خالة محسن دزي سفير محسن دزي سفير بو هاد بو براك هما زور فايدة مان لوكر لبراك سفير بيو هما إمكانيات منزور تربو ككومالي خندكاراني كرد جارك بيجا كمناسبة دبو تشتك دبو از دعوة ذكرم قال ومناسبة جارك التلفون منكر خالة محسن دزي وك سفير ها قلت طارق ميوانك من هي لكن نانك بك ودخوين حتى بخيرات ميواني بكين كيف بدشين هوتيل موسكوا او فندق او رستوران موسكوا يعني مطعم على اساس ابا عزيز محمد شيوعية بينه باشترين مطعم بو اول براك وجا ام چوينا ويره الوير رينشتينو خيراتن وخوشاتن او تشتوي كنت ما باش نديد بو بس ويزاني از كيما مزاني عزيز محمد سرميز رينشتين ما او كر صحبتا ما بتربو من ديت عزيز محمد كفتوي اي ملك كردان تفخير وبيرا آليك معدنة آليك زيرا وقتی وکر محسن دزایش دیشان 2 بیت دیگوتن عمر كريدا همو كامل باشي گشت او من هاي امان سجار امان خلقي ام كشتين هاويتين چمان اف صحبت بويا دنجي كاك عزيزي خوش بو عزيز قالك كرمانجيكا وتفصافتا خفت محسني يعني كرمانجيكا وكي منو وكو دل تنك دبي قراني لو شرين خان دلي والله قالك من قراني قوتين بوهميا من قوتين قراني ابنا كم بش مسرحش بيجم چونكي ما لدرفة مناسبات ما ام خوبين بجلت خويت كردي و كم
جمهور ئێمە ئەو خەڵکی ئەو وڵاتە بوون مەسئولین و ئەو تشتە دەچوین هەم گۆرانیمان دەگوت لەگەڵ قادر دیلان لەگەڵ ئەوی تر هەم بەجلی کوردی هەڵپەرکێمان دەکرد. ئێستا ئەوەت لەبیر ما جوانی بێناو گۆرانەکە بڕوانە لۆی بڵێ شایە چوپیا ئەو گوڵی خوێناویە ئەو دلێ ئەوە سحبەتی زۆر سحبەتەکە لەگەڵ قادر دیلانی مەجارێکە مەگوڵ قادر دیلە هەر گۆرانی بلینە وەرە تەمسیلێکی چێ بکەین گوتی گوڵی خوێناوی جوانە گوڵێ خوێناوی دە باشە کچەک بێنە کە ئەو کوڕەکە دەکوژرێ و قسە وێژ ئەو وەختە کچی کوردمان نەبوو لێرە کێم بوون هێشتا شیرینیشکوە تازە پاشات چوو دێنا جلی کوردیمان لەبەر دەکرد بە هەڵپەرکێ و کچێکیش هات یە تاڤالێت مە جامعێ ئەوەی جلێت کوردی بەرکرد وێژا قادر دیلان بڕوانە شایە ئەوە دەست پێ کرد کچەکەش تەبعەن ئەو دەکە لەپرەوە تاق و بەر بووە سەر کچەکە کوڕە هەڵسە بەسە قادر دیلان هەڵسە پێی خۆش بووە پێی خۆش بووتم هەڵسە بەسە إذا ئەو سەحبەتێت هویت مەگەلک بوون دوی وەختی تەبعەن تو زانی ساڵێت شێستا دێنەوە سوالش دیش ئینشاءالله. شیرین خان پاشی ئەوەندە ساڵەی ئێستا وەکو قسە دەکەن وەکو هاوڕێ یان وەکو هاوسەر وەکو زەوج یعنی ئەوە قسەی دەکەن ئەس بژم هاورێ یعنی ئەس شعورێت کەم و ئێکەش فەمیلیا من کەئەنوو ئەم پێک vەیەش دایکژی بووینش بابژی بووین ممکنە ئەو کوردی نییە ممکنە ئەم گەلێک جحێل بووین پێک vە بووین یعنی هاوژین مرۆڤ دێشێتش هاوژینی عێجز بیت چیت بەس ئەس بێژم ئەگەر هاورەیەکێ هوو نزیک هەبیت هەنگ تەحەمولا ئێک و دوو دکەن هەنگل ئێک و دوو تێدگەهن يعني هەردووکەن کە بووە سەفیر نەگۆڕا بڕک یعنی بڵێنەوە بوویتە سەفیر و باڵوێز و شتیوە نە چونکو منیش سەفیرە بووم یعنی منیش دەورێ خودیت بوو يعني مەسەلەی ناوەڵە بالعكس كيف من گەلک هات يعني ئەبخوو ئینسانێکی زۆر متەواضع زۆر باسەوە تووڕە دەبێت کۆچکە ئینسان هەر تووڕە مشكلة ئەوە و تووڕە نابیت وەختێ تووڕەت بیت مرۆڤش خۆ شەرم دکات يعني بنوعك تووڕەت بیت نائەخڕیت مثلا مرۆڤ شەرم دکات يعني ڕاستی خار تارق مام هەژار هاتەکنت لە ئەڵمانی وەنیە مام هەژار هات بەسەر هاتەچ خۆشی هەژارم لۆ بژێڕەوە بەسەر هاتیا و ڕاستی خۆشیامە ئەو بوو جنابی ڕەحمەتی ئیدریس نامەیەک بوو من نویسی گوتی مام هەژار دێتە لای هەنگوو هەندێک نەشاتاتێت هەین ساڵە هەشتێ و هەشتێ ئەنفال و حەلەبچە و تشتێت هوو کە هەندێک مناسباتە چێ بکەین بۆ ڕای ئامە ئەڵمانی و باژەرێت ئەوڕۆپی یعنی ئیجاهات میوانێ ما بوو دوو هەفتیەکە ئەو گەلک تەبعەن توزانی جارێکی سەفەر کرد بۆلایەکی و هاتەوە جەنتا خوتڕم پێ لێدایە ئەوێ قیتارێ دایێلا کە هێلا گەلێکی متەئەسر بوو یعنی هەندی چوومە پۆلیس و چووینە دنیایە گەڕاین چونکە هەموو تشتێت وین هەندێک تشتێت وی نویسینێت وی تێدا بوون بەس وەختی لێرە بوو تەبعەن و مناسباتێت کومە چێ کردین دەورێکی باڵای هەبوو مام هەژار گەلێکیش ئەدی چی ڕاین و ڕاین بڕوا چی فرێدا بوونەوە ڕاین ئەوەی ڕاینەکە جارێک بردمە ئەو ڕاین هەیە ئەو ئێمە لەو بەری ڕاین بووین ماڵمان چووینە سەر ڕاین وەختی ڕەستەورەنتێکە لێرە هەبووڕین هێشتین یعنی خۆی مەستێک بەخوار دژێک بەخوار گوتی تارق ئەو بەرێ هەتوو دبینی ئەوی بادگۆ سپێک دەبێژنێ سەفارە سووری لێرە بوو ئەم داوچین لیڤیا ڤیزا خوبین ڤیزامە تەخیر بوو یا موسکو بچنە مەهرەجانێکی موسکوش وەختێکی وی وەختی گەل زوبەیحی ئەو ساڵێ پێنجا سوورێ بوو پێنجا گوتی والله هیچ پارەشمان پێ نەما بوو تشتێکمان پێ نەبوو بەس حەقی بتڵێکمان پێما بوو ئەویش چووینە سەر ئاوەکە و بتڵەکەمان تەواو کرد گوتی بتڵەکەش من هاوێتە ڕاینێدا من گوت ڕاین و ڕاین ئەو شەعرە نییە ڕاین و ڕاین وێژە هەند خۆش بوو سەحبەتێتی ڕەحمەت لێ بیت
شیرین خان بیرەوەرێک خۆشم لۆ بجرنەوە کە دوو بە دوو ئەنگۆ ینی بەسەر هاتە شتێک چەند ساڵە بیا بەحسی هەژاری بکەم بەڵێ. ئەکە ئیجازە هەبێت بەڵێ بەڵێ ئەو ڕۆژێ نکمەل ماڵە مەژی شقەک بوو و دەکا بچیکە بوو و دەکامە بوو ساڵۆن بوو ئەوەکە ئەو بوو بەجا ودا بچیکە مەدا بووی ودادي بجا قالك تخوش بناس قالك يعني كتابة خدامن بو من تاخفت على كل حال باشي روجا كده تشن أستوم كويسر عديرين تشتي تخوشتكت قلت شيرين خان قلت بلي مام هجار قلت ناتي هندا نقل مقلبيني بو منالا كان إيه من قلت نقل مقلتشيا من الشارم جيب بيج ما يكون نقل مقلتشيا شو منك طارقي من قلت تشي نقل مقل نبيش شوكليت من قلتي باشا والله أتشوف من إينان وأسهاطم قالك یاوەچی ئەوادان بۆ قسە خۆش و مام بله دوو هەفتە لە لاتان ماوە بله بله خار تارق بەسەر هاتە دیم لێ بژێرەوە مەسەلەن بەڕێزە زۆرت پێ ئەم دەزانم بەسەر هاتێکی خۆشم بۆ بژێرەوە سەرهاتێت خۆش والله خۆش و نەخۆش گەلک بوون بەس ما سەرهاتێت خۆش دەچ بن یعنی تو زانی ئەمە تو هێ دل پاکیا خدا و دلگرمیا خدا و کردینیا خدا کو پێک بە یعنی مەسەلەن گەل شیرینێک و ئەف ساڵێ کو مە دەرباز کرین پێک بە هەمی تشتا ئەم بەشدار بووین ئەنی سەرهاتیەت مە بە خودێ وێجا چ بێژم هەندێت وەتە نوێ نەبیرەمە چونکی پڕ بوو نەشات و ئەوێ الوان دەولەتێت ئەوروپی خار تارق ئێستا دەبینی مەسەلەن دەبینی ئێستاکە لەو سەردەما لەو چاخە هاوڕێیەتی زۆر کز بووە برادراتی زۆر خراپ بووە ئەوجا لەبەرەوە من مەسەلەن زۆر هاوڕێم هەیە زۆر برادر لە هەری سنفێکی تێدا ئیشم کردە خەڵکێکی زۆر برادر بوونە دۆستێت من بوونە عەزیزنک من هەر جارێک و هەتا ئەگەر گەینەیەک و دوو گەلک یعنی بەس عەزیزترینیان شیرین خانە ها ئەوە هیچ ئەوە هەر لەگەل من بوو لە هەموو تشتێک لە هەموو شوولەک یعنی پێک بە بووین لێرە بدابێ مثلا جارێکی دزانی وقتی سەرۆک هات مەسعود بارزانی تاتەنک مە جار ویلای هەفتێ و چارێ وەختی شەر دەست پێ کردە بە ڕینشتین ئەو گەلک زەوقی ئەلەکترۆنیات و تەکنۆلۆجیای نیبوو کاک مەسعود زۆر لەو تشتانە گوتی هەر لە تەکنۆلۆژیای نوی دەگەڕا چۆن مجابهەی ئەم بژمنە درندە بکەین ها مسائل ئەلەکترۆنی و تشتێوە یەکش وان نوکە درۆن هەر کەسێک زانی درۆن چییە ها ئەو وەختی گوتی تشتێک نییە بفرێتن لە ئەسمان خطوتێت ئەوێ تەسویر کاتن دژمن بزانی کە بەرێ وڵا هەیە ئەوە ئێمە لە ئەوروپا مەسەلەن هی منداڵان هەیە دەفرێنین بۆ ئەسمان ها بەس هەیەش حتمما متەتەور چوومە جێ خەڵکم دەناسی چوومە جێک گوتی با هەیە بۆ ئەوە بۆ مەسحی جەوی و تشتیوە تۆپۆگرافیە مەسحی گوتی وەڵڵاهی ئەوە تشتێکی باشە ئەگەر مەهابیتن ئەو بوو لە سەرمانێش کرد و هات و هەتاهاتەوە ئیتر هەفتە پێنج بەسەردا بەداخەوە شیرین خان ئێستاوە کاک خار تارق لێرێ چی پێ دەڵێ پاشی ئەوەندە ساڵێ تەماشاوی کە تەماشای مەکە ڕووی تێکە ئەخرتە پاشی نەشم تەماشای بکەم چی پێ دەڵێ پاش ئەوەندە ساڵێ من گەلک تو دبێ تو چۆن جوابی دەدەیەوە من یەکەم جملە بۆ نویسێ من گوتێ من تو دوێ ئەوە بە بەرقی هام ناردم بووی نەتانی بەدە و پێ بڵێ من تو دوێ ئیتر لەوێ لەو مەرحەلەدا بوو کە ئیتر خازگینی هەبوو تشت و ئێمە هاتینە کوردستان حاج عمران و ئەو وەختە نەغەدا لەوێ تەوامان ئەمە زۆر سپاسان دەکەین کاتەکە زۆر سەریعڕۆی بەڕاستی دانیشتن لەگەڵ ئێوە زۆر خۆشە زۆر سپاسان دەکەم حەزم لێ خەڵک ببینن کە هاوسەرەکان چۆن پێکەوە بەر لەوەی هاوسەر بن هاوڕێن 51 ساڵ ئەوە هاوسەرگیری دەڵێن ساڵەکان تێدەپەڕن شارەکان دەگۆڕێن بەڵام هەندێک کەس وەکو نیشتیمان جێگیر دەبن دەستیان پێوە بگرن چونکە ئەوانە هاوشێوەی تەمەن دووبارە نابنەوە تەندروست بن.